هەموو هێزێک لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە کە ناوی پێشمەرگە بێ بچێتە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە. بابەتی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان یەکێکە لەو بابەتە گەرمانەی کە لە ئێسادا باسی لەوە دەکرێت و هاوکات یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەش ئەمەش پرسێکی دیکەیە کە زۆرێک لە هاوڵاتیان و لە نەتەوەکە چاوەڕێی دەکەن. من هاتوومەتە لای لیوا بەختیار محەممەد ئەمێنداری گشتی وەزارەتی پێشمەرگە پرسیارەکان ئاڕاستیەوەکەم کە فەرمی تێرە ساڵ لێ بەکای بەختیار زۆر بەخێر بن. وادەی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان ئەمە گەشتووە بەشووە ئایا ئەکشێنەوە یاخود ئەمێننەوە ئەمان. بەڵێ دیارە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ئێستا زیاد لە 86 کیان و دەوڵەت لەخۆگرێ بەپێی ئەو ئیتیفاقی کە لەگەڵ حکوومەتی فیدراڵە هەیەتی ئەبێ لە نهایەتی مانجی نۆی ئەم ساڵ لە با بڵێن وەسەد و جنوبی عێراق نەمێنن بێنە هەرێمی کوردستان تا نهایەتی مانجی نۆ مهمەیان لەوێ تەواوە بێ بەڵام تا لە عێراقا کە لە هەرێمی کوردستان زیاتر لە مانجینەوە تا ساڵی داهاتوو نهایەتی مانجینۆ بەردەوامە بێت مهمەکەیان. هاوکاری ئەگەر ئەوانی لێ نەمێنن هاوکاریەکانی پێشمەرگە هێزەکانی پێشمەرگە چیان بچی بەسەریت ئایا بەردەوام ئەبێ یاخود ئەوە شەبڕێ؟ دیارە ئەوان بودجێشان هەیە بۆ شەڕی داعش مادام ساڵێک کەس مهمەکەیان لە عێراق یان لە هەرێمی کوردستان بەردەوامی هەیە ئەو بودجێ بۆ شەڕی داعش ئەمێنێ بەڵام لەوانەیە لە کاتی ئەو بودجێ بڵێن جاری وایە کەم و زیادی تا بکرێت بە پێی ئەو تەخسیساتی کە دا ئەندرێ بەڵام بەردەوامە بێت. هیچ بابەتەکەی کە زیاد بکرێ و هاوکاریانە ئەو هاوکاریانە تا ئێستا باسی زیادکردن ناکرێت لەبەرەوەی تا بەرەو کۆتایی مهمەکە ئەڕوات ئەتوانی بڵێ هاوکاریەکان کەمە بێتەوە لەبەرەوەی کە مهمەی تەحالوفی دەولی دژی داعش تەواو بوو ئەو کاتە بودجەکەش نامێنێت بەڵام هەتاوەکو مهمەکە تا ساڵی داهاتوو مانجینۆ بەردەوام بێ ئەو بودجێ شەر هەیە. تایبەت بە سیستمی بەرگری تاسەچی کراوە کە سیستمێکی بەرگری ئاسمانی بۆ هەرێمی کوردستان و بە تایبەت سلێمانی دابێن کرێت کە لەبەرەوەی بینین ئەم هەموو درۆنە یە بەم ناوەیە. بەڵێ دیارە عێراق سیستمێکی بەرگری هەیە یا ئەتوانی بڵین تازە لە دروستکردنی سیستمێکی بەرگری بەهێزایە لە هەرێمی کوردستانە ئەم سیستمی بەرگریە نیە بە ئەبێ وابێ لە داهاتووە سیستمی بەرگری هەرێمی کوردستان لەگەڵ سیستیمە ئامەکەی عێراقی فدراڵە یەک بگرێتەوە بۆی بتوانێت تەختەیەی ئەجوایی بڵین جەوی هەموو عێراق بکە بە هەرێمی کوردستانیشەوە. ئێستا هیچ سیستمێکمان نییە لە هەرێمی کوردستانە تا ئێستا نیمانە بەڵام گفتوگۆ هەیە لەگەڵ حکوومەتی فدراڵە بۆی بتوانین لە داهاتووە ئەو سیستمی بەرگریە هەموو عێراق بگرێتەوە بە هەرێمی کوردستانیشەوە. بە سیستمی بەگری و هێزەکانی هاوپەیمانان تایبەت بەیەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە ئەمە چی کراوە چەند هەنگاوێنراوە تا ئێستا؟ دیارە ئێمە مزەکەرێکی تەفاهممان هەیە یا داشنامێکی لێک تێگەیشتن لە بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن ئەم مزەکەرەیە تا ساڵی داهاتوو مانجیدا بەردەوامە بێ ئەم مانجینۆیە هەڵسەنگاندنێکی سێمانجی و لە مانجی دەی ئەم ساڵیشە هەڵسەنگاندنێکی ساڵیمانە بێ کە ئەتوانی بڵێ کریتیکەل پوینت یان نقطەیەکی گرنگە تەحولێکی گرنگە کە دوای ئەم هەڵسەنگاند نەکرێ بۆی بتوانین بۆ ساڵی داهاتووش پرۆسەی یەکگرتنەوە و ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بەردەوام بێت. هەردوو لە ئامادەیان دەربڕێ بۆ بابەتە ئامادەی هەیە پێشڕەوی هەیە لە چاکسازیە لە یەخستنەوەی هێزەکان بەڵام هەکو هەموو جارێک من ئێڵێمەوە لەوانەیە لە جێی تموحی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە جێ تموحی ئێمەشانە بێ ئەبووایە باشتر بووایە خێراتر بووایە بەڵام پرۆسەکە توانی بڵێنەوە وەستاوە. تایبەت بە ئەو هێزانی کە لای هەندێک لە حیزبەکانن کە لە دەرەوەی هێزی پێشمەرگەن چی کراوە بۆی ئەو هێزانش بخرێنەوە سەر وەزارەتی پێشمەرگە؟ دیارە بەپێی ئەو مزەکەرەی تەفاهمە هەموو هێزێک لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە کە ناوی پێشمەرگە بێ بچێتە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە و ئەو هێزانی کەشکەوە مهمەی ناوخۆییان هەیە چێتەوە ژێر چەتری وەزارەتی ناوخۆ.